حوت سەرسوڕهێنەرەکانی جیهان دەبێت دەستەواژەی حوت سەرسوڕهێنەرەکانی جیهانت گوێ لێ ببێت و ڕەنگە تەنانەت بتوانی ناویشان بهێنیت. لە ساڵی 2001 ڕێکخراوەیەک بە ناوی دامەزراوەی حوت سەرسوڕهێنەری نوێ پرسیاران لە خەڵک کرد کام لە سەرسوڕهێنەرەکانی جیهان دەخەیتە لیستی نوێیەوە. میلیۆنان کەس وەڵامی ئەم پرسیاریان دایەوە و زۆربەی وەڵامەکان لەوە کۆنتر بوون کە تۆ بیری لێ دەکەیتەوە. دوجار دوای ئەنجامدانی لێکۆڵینەوەکان لە ساڵی 2007 لیستی کۆتایی ڕاگەندرا. لەگەڵمان بن بۆ ناسینی لیستی کۆتایی حوت سەرسوڕهێنەرەکانی جیهان. The Colosseum ناوی کە زیاتر لە بژاردەکانی تری هەمووانی سەرسام کرد چونکە تەمەنی جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ سەرسوڕهێنەرە کۆنەکاندا نەبوو، بەڵام لە هەر حاڵەتێکدا پێکاتەیەکی دیێرینە کەوا لە کتێبی گینز ناوی تۆمار کراوە وەک گەورەترین شانۆی ئەمفی لە جیهاندا. توانای وەرگرتنی لە نێوان 5,000 بۆ 8,000 کەس بوو. 80 دەرکاتچوونە ژوورەوەی هەبوو. کۆلوسیۆم لە ساڵی 80کانی زاینیدا تەواو بوو بۆی یەکەم شانۆی هەمیشەیی لە ڕۆما. هەرچەندە ئەمڕۆ زۆربەی خەڵکی جیهان بە مێژووی خوێناوی گلادیتۆڕەکاندا دەیزانن. ئەم بینایە دەکەوێتە شاری ڕۆما لە ئیتاڵی. ژمارە 2 ماچۆ پیچۆ. ئەم بینایە دەکەوێتە وڵاتی پیرۆ. ماچۆ پیچۆ شارەون بۆکەی ئینکاکان لە سەدەی 15دا بۆ ئیمپراتۆر ئینکا دروست کراوە. دوای 100 ساڵ دوای شکستی ئینکاکان بەرامبەر بە ئیسپانیا وازی لێهێنرا بەهۆی بەرزێکیەوە کەوا 2430 مەترە لە ئاستی دەریایەوە، دووری 80 کەم لە کۆسکۆوە. پایتەختی ئینکاکان لە هێرشەکانی شەڕ ڕزگاری بوو لە ناو نەچوو. دوجار لە ساڵی 1911 مێژوونووسێکی ئەمریکی توانی بە جیهانی بناسێنێت. وەروەها ساڵانە زیاتر لە 9 میلیۆن گەشتیار سەردانی مۆچۆ پیچۆ دەکەن. ژمارە 3 پێترا. پێترا شارێکی مێژوویە لە باشووری حومان کە سەردەمێک بوو پایتەختی نەباتیەکان بوو. دروستکردنی ئەم بینایە بە ڕووبەری 264 کیلومتر چوارگۆشە لە ساڵی 312 پێش زاینی تەواو بووە. ئەم شوێنەوارە یەکێکە لە حوت سەرسوڕهێنەرە نوێیەکەیە، تەنانەت ئەگەر زۆرت حەز لە شتە کۆنەکان و مێژوویی نەبێت، بەڵام ڕەنگە پێتراد لە فیلمی The Last Cursed بینی بێت. ئەم شارە زەبەلاعا بە تەواوەتی دەکەوێتە ناودڵی شاخەکانەوە. ناوەکەی لە زمانی یونانیدا بەردێت. ئەو بەردانە شارەکەی کە تێدا هەڵکەوتۆ ڕەنگیان سوور و یان پەمەییە. ناوی ڕەسەنی شاری سەڵاح ئەوە بوو کە ڕۆمیەکان ناوەکەیان وێ گێراوە بۆ زمانی خۆیان. ئەمڕۆ پێترا بەناوبانگترین شوێنی گەشتیاریە لە ئۆردن. ژمارە 4 تاج مەحال. تاج مەحال یەکێک بوو کە هەمان پێشبینیان دەکرد بخرێتە لیستی حوت سەرسوڕهێنەرە نوێی جیهانەوە. وەروەها گۆڕێکی شایستە و سەرنجڕاکێش کەوا لە ساڵی 1647 زاینیدا تەواو بوو. ئەم بینایە بە فەرمانی شاجەهان پێنجەمین ئیمپراتۆری گورگەکان لە هیندستان بۆ یادی هاوسەرەکەی ئەرجەمەند بێن و بێگەم ناسراوە بە مۆمتاز مەحال کەوا لە ساڵی 1632 لە کاتی شەڕێکدا لە کاتی منداڵبووندا کۆچی دوایی کردووە. هەروەها شاجەهان دوای مردنی هەر لەوێ بە خاک سپێردرا. جێگای سەرنجە 18 ساڵ بەسەر مۆمتاز مەحال و شاجەهان بەیەکەوە ژیاون و 14 منداڵین هەبووە، بەڵام تەنها 7یان ڕزگاریان بووە. مۆمتاز مەحال کە تەمەنی تەنها 39 ساڵ بوو کاتێک کۆچی دوایی کرد، داوای لە هاوسەرەکەی کرد کە دوای مردنی هاوسەرگیری نەکات و ئەو گۆڕەی بۆ دروست بکات. ژمارە 5 پەیکەری مەسیح. ئەم پەیکەرە گەنجترین بینایە لە لیستی حوت سەرسوڕهێنەرە نوێی جیهانەکەدا.
بەرزی ئەم پێکاتەیە 39.6 متر و درێژی قۆڵەکانی 28 متر. ئەمڕۆ بۆتە هێمای شاری یۆرۆ لە برازیل. پیکەرەکە لەسەر لووتکەی چیای کۆکۆڕۆڤادۆ کە بەرزیەکەی 710 مترە دروست کراوە. ئەم پیکرە 635 تۆنە کەوە لە ساڵی 1931 دروست کراوە. بیرۆکەی دروستکردنی پیکەرەکە لەسەر لووتکەی شاخی کۆکۆوادۆ بۆ یەکەم جا لە ناوەڕاستی ساڵانی 1850 پێشنیار کرا. کاتێک قەشەیەک بە ناوی پێدرۆ ماریا بۆس داوای لە شازادە ئیزابێل کرد کە پارەی دروستکردنی ئەم پیکەرەی ئاینیەی دابین بکات. پاوەڵ لاندۆڤیسکی پیکەرتاشی فەڕەنسی لەگەڵ ئەندازیارێکی بەرازیلی بەناوی ئیترۆ دا سیلڤا کۆستا بە هاوکاری ئەلبێرت کاکۆت بەشداریان لە دروستکردنی ئەم پیکەرەدا کردو. شەشەم، دیواری مەزنی چین. وەک هەمومان دەزانین و چەندین جار ناوەکەیمان بیستووە، ئەم دیوارە گەورەترین و درێژترین دیوارە لە جیهاندا. دروستکردنی دیوارەکە لە نیوان سەدەی 50 و 80 پێش زاین دەستی پێکردووە. مەبەست لە دروستکردنی پاراستنی سنوورەکانی وڵات بوو لە هێرشەکانی دوژمن. هەروەها لە نیوان ئەم دیوارانەدا تاوەری ئاگرگوژێنەوە و قەڵای سنوور دروست کراوە. لەم ساڵانەدا دیواری جیاوازیان دروست کرد تا ساڵی 221 پێش زاین. لەم ساڵانەدا دیواری جیاوازیان دروست کرد تا ساڵی 221 پێش زاین. ئیمپراتۆرێکیان گرت و دیوارەکان بەیەکەوە گرێدرا بوون. هەر بۆیە هەتاکو ئێستاش دیواری چین بە یەکێک لە گەورەترین سەرسوورهێنەرەکانی جیهان دادەنرێت. ژمارە 7. چیچن ئیتزا. ئەم هەڕەی مایەکان چەند سەد ساڵێک پێش ئەوەی کریستۆفەر کۆڵۆمبۆسی ئەمریکا بیدۆزێتەوە دروست کراوە. مەعنای ڕستەی ناوەکە لە تەنیشت دەمی بیری ئیتزادایە. ئیتزا لە زمانی ماددا بە واتای سیحراوی دێت. شوێنەوەرناسەکان پێیان وایە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ لەمەوبەر. شاری چیچن ئیتزا پایتەختی یەکێکە لە پاشەکانی مایا بوو لەو سەردەمەدا. هەر بۆیە ئێستا لە وڵاتی مەکسیکە و لە لیستی 7 سەرسوورهێنەرە نوێیەکەی جیهاندا جێگیراوە. بینەرانی خۆشەویست، زۆر سپاسکەوە تا کۆتایی ڤیدیۆکە بینێر بوو. هیوادارم زانیاریەکەمان جێی ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت و ڕاست و دروست بێت. بۆیە تا ڤیدیۆیەکی تر و زانیاریەکی تر شاد و بەختەوە